إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار مسلمان بەڕێزەکان چەند هەفتەیە کە بەردەوامین لەسەر باسی باڵاپۆشی و گرنگی ئەو بابەتە و حکمی شەرعی لەسەر مەسئلەی باڵاپۆشی لە قورئانە خوا چی ئەفەرمێ و لە سونەتیشا پێغەمبەر چی فەرمووە و هەروەها پیاوچاکان و پێشینان و ئەولیاکان و هەتاوەکو ئەمڕۆی خۆمان ئەوانەی بەڕاستەقینەیی شوێنی خوا و پێغەمبەری دینەکەی خوا و پێغەمبەری خوا کەوتون چۆن هاتوون باسمان لێوە کرد پاشان ئەوەی کە بە ضەروری ئەزانم لەم هەفتەیە عەرسانی بکەم ئەو مەرجانە چین بۆ باڵاپۆشی کە خوا داوای کردووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای کردووە چونکە کەسانێک لا یەزال تا ئەم دەقەیە نازانن مەرجەکانی باڵاپۆشی چییە لە شەریعەتی ئیسلامە ئێمە کەسمان معسووم نیمان بە پیا و بە ئافرەتمانەوە بە باوک و بە دایکانەوە بە برا و بە کەسوکاری کچەکانەوە بە مێرد بەرامبەر بە خێزانەکەیەوە هەروەها بەرامبەر بە هەموو ئەو کەسانەی کە ئێمە بەرپرسیارەتیمان هەیە دەرحەقیان زۆر ضرورە کەسمان معسووم نیمان نە پیاوان و نە ژنان لەوەی کە گوناحمان کردبێ لەوەی کە گوناحیش بکەین بەڵام کاتێ حکمی شەرعی مەسئلەیەکمان بۆ ڕوون بوویەوە ئیتر عوزرمان نامێنێ لە بەرامبەر خوا بڵێین نەمانزانی لەوانەیە تا ئەم دەقە ئێوە نەتانزانوێ خوا داوای چی پۆشاکێ لە ژن ئەکا یان لە کچ ئەکا یان لە خوشکەکەت ئەکا بۆیە تا ئەم دەقەیەن لەوە چێ نەتزانی بێ یان لەوانەیە خوشکانی بەڕێز دایکان تا ئەم دەقە نەیانزانی بێ خوا چی پۆشاکێکی گەرەکەوان بیکەنە بەریان هەروەها بیکەنە بەری کچەکانیان نەیانزانی بێ کە نەیشیان زانی بێت ئەوە عوزریان هەیە لای خوا بەڵام کە ئێستا ئێمە ڕوونی ئەکەینەوە بۆتان خۆی عوزرەکە ئەگەر بیبیتە حەقیقەتەوە هەر ئەو عوزرەمان نییە کە خوا گەرەکێتی کە خوا بە عوزری حەساوەکات چونکە ئێمە هاین لە وڵاتی ئیسلامە زانایان هان لە بەردەستمانە و ئەتوانین پرسیاریان لێ بکەین ببینینیان بێ
بە تەلەفۆن بێ بە لە ڕێگای تەلەڤیزۆنۆ بێ ئێمە ئەتوانین لە دینەکەمان تێبگەین بەس ئێمە خۆمان گرنگی بە دینەکەی خۆمان زۆر نادەین هەروەها لە ڕێگای کتێب و شریت و ئەنواع ئەشکاڵ وەسیلە پیا بووە مۆبایل و هەموو ڕێگاکان پیا بوون بۆ ئەوەی ئێمە لە دینەکەمان شارەزا بین ناخواتەوە بڵێ وەڵا نەمزانی کاتێک ئەی خواردەوە ئەگەر مۆبایلەکەت نەتوانی سەد خوتبەی تا تەسجیلکەی نەمزانی کاتی ئەی خواتەوە کە تۆ سیدی لە ماڵەکەتان نەبێ ناو سیارەکەتا مسەجەلی تیا نەبێ باشە بۆ لەیڕۆ تا سلێمانی ئەڕۆی دەجار ئەم شتریتی گۆرانیە و هەڵپەرکێ و بەزم و بالۆرە لێ ئەدەی ئەی بۆ حەدیسێک لێ نادەی لەو ڕێگا ئەی بۆ شتێک لێ نادەی کە سوودی دنیا و قیامەتی تیابێ ئاخر ئەمە مەسئلەیە کە عوزرمان ئێمە بە هیچ شێوەیەک نییە لە ڕاستیە ئەگەر بیبێتە حەقیقەت و ئەوە عوزر نییە ئێمە بە خۆمان دۆزین و نەمانزانی بەڵام گریمان خوا قبولیشی کە ئەو عوزرە ئێستا ئەو عوزرە نامێنێ کاتی ئێمە ڕوو نەکەینەوە ئەوە ئێستا من بە هەمووتانی عەرزەکەم و دوای ئەوەش ئەگەر خوا بکات و ڕێککەوێ لە تەلەڤیزۆنیش لێ ئەدرێ پاشان شیتەکەیشی بڵاو ئەبێتەوە یعنی ئیتر عوزری چیمان هەیە بەرامبەر خوای گەورە هاي لە وڵات ئیسلامە ئەو هەموو وەسائلەیشمان بەدەسەوەیە ئیتر ئەو کەسەی کەوا جێبەجێی نەکا ئەبێ لۆمەی خۆی بکە مەرجەکانی باڵاپۆشی مەرجەکانی خۆداپۆشینی ئافرەت لە شەریعەتی ئیسلامە ئەو کەلپەلەی کە ئافرەتی کاتە بەر ئەبێ ئەم هەشت مەرجەی تیابێ خۆشەویستەکان ئەبێ ئەم هەشت مەرجەی تیابێ وەکو چۆن بۆ پیاویش مەرج هەیە بۆ کەلپەلەکەی کەی کاتە بەری بۆ پیاوانیش مەرج هەیە خۆ نابێ پیاویش هەموو کەلپەلێ بکاتە بەر زۆربەی ئەو کەلپەلانەی کە گەنجانی ئێمە ئێستا ئیکەنە بەر بەڕاستی کەلپەلێلێکی ناشەرعیە و جلوبەرگێکی ناشەرعیە ئێمە بابەتەکەمان بابەتی ئافرەتانە ئێستا یەکەم مەرج لەو مەرجانەی کە پێویستە لە باڵاپۆشیە هەبێ پێویستە لە ئافرەتی موسڵمانە هەبێ لە جلوبەرگەکەیە یەکەم ئەبێ ئەو جلوبەرگە هەموو لاشەی داپۆشێ ئەبێ ئەو جلوبەرگە هەموو لاشەی داپۆشێ ئەگینا نابێت نیوەی لاشەی بە درۆ بێ و نیوەی بە درۆ نەبێ نابێ ئافرەت قۆڵی ڕوود بێ نابێ ئافرەت قاچی ڕوود بێ شتیوان نییە بەڕێزانم ئەوەی کە زانایان و کۆمەڵێ لە زانایان ئەڵێن دروستە بە دەرەوە بێ ئەویش لە کاتێکا کە فیتنە نەبێ زەمانەکە دەمچاوە و هەردوو لەپە ئیتر ئەبێ باقیەکەی داپۆشراو بێ چونکە ئەو دانەپۆشینە خەتەرە و زەڕەری گەورەی لە دوایە وەکو ئینشاء الله ئەگەر خواتە منمان بدا باسیەکەین دووهەم مەرج خۆشەویستەکانم ئەبێت ئەو کەلپەلەی کە ئیکاتە بەر ئافرەت ئەبێ خۆی لە خۆیان زینەت نەوێ ئاخر دەی کەلپەلی وا هەیە جلوبەرگی وا هەیە ئافرەتان ئەیکەنە بەر بەڕاستی خۆی بۆ خۆی لە خۆیان زینەتە لە خۆیان ڕازاوەییە جا تۆ خۆ ئەو کەلپەلەی کە ئەیکەیتە بەر کەلپەلەکەت زەرق و بەرق بێ و با ناوتیش نابێ حیجاب من وتم پێتان ئەمە پێی ناوترێ حیجاب بەڕاستی ئەم پۆشاکەی کە ئێمە ئەیکەینە بەر پێوتێ باڵاپۆشی یعنی شتێکە باڵای ئافرەت ئەپۆشێ و یعنی عورەتەکانی نایە بە دەرەوە بێ یعنی ئەگەر تۆ ئەو جلوبەرگە ئیکەیتە بەر ئەگەر زەرق و بەرق بێ و سەرنج ڕاکێش بێ و ئەو خۆی بۆ خۆی خەڵکی ڕاکێشە ئیتر فەرقی چییە لەگەڵ ڕووتیە خۆ ئێمە کە ئەڵێین ئافرەت باڵاپۆش بێ لەبەر ئەوەی جێی سەرنجی پیاوان نەبێ لەبەر ئەوەی سمعەت و ناموسی خۆی و ماڵ و عایلە و بنەماڵەکەی بپارێزێ لەبەر ئەوەی خوا لە خۆی ڕازیکە دەی ئەگەر تۆ کەلپەلێک لەبەر تا بوو کەلپەلەکە بۆ مای ئەوەی زیاتر سەرنجی خەڵکی بۆلات ڕاکێشێ بەڕاستی ئەو جلوبەرگ یەک نییە کە خواگەرەکی بوێ بۆیە خوای تەعالا لە سوورەتی نورە ئەفەرمێ ئایەتی 31 ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها يعني نابێ زینەتێک بەدەرۆ بێ لە ئافرەتە ئیلا ئەوەی کە ئیتر ناچاری وەکو باسم کرد دەست یان هەندێک شوێن کە ناچاری دەمچاو دەست ئەمجا خوای تەعالایش ئەفەرمێ هەروەها لە سوورەتی ئەحزاب ئایەتی 33 ئەفەرمێ ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى ئەیدە ئەگەر ئافرەت دەم و لێوی سوور و دەمچاوی سپی کرد و لێوی سوور کرد و یان قاوایی کرد یان ئەو ڕەنگە
سیر و سەمەرانەی وا ڕۆژانە دەرئەچێ لە مۆدێلاتە ئەوەی کرد و چاوی سەوز کرد و بانچاوی سەوز کرد و چاوی بەم جۆرەها مۆدێلات ڕازاندەوە و ئەمجا کەلپەلێکی زەرق و بەرەقی کرد و ڕەفتەیەکی کرد ئەوەندەی ترە سەرنجی پیاوانی ڕاکێشا بۆ لای خۆی و دەرچوو لە ماڵ یعنی ئەمە چی وەچی یعنی ئەمە کەی پێ ئێوترێ باڵاپۆشی کەی پێ ئێوترێ خۆداپۆشی ئەوە زینەت دەرخستنە فەرقی نییە ئەوە لە جاری وایە ئافرەت وە هەیە قژی ناشرینە ڕەفتەیەکی جوان ئەدا زۆر ئەگەر قژەکەی بەدەرەوە بێ بڵێم لەوانەیە زۆر ئەهۆنتر بێ لەو ڕەفتەیە کەیدا بەسەرێ ئەوە پێی ناوترێ باڵاپۆشی ئەوەیە کە تۆ بتپارێزێ لە چاوی چاوپیسان سێیەم مەرج خۆشەویستەکانم ئەبێت ئەو کەلپەلە ئەو جلوبەرگە ئەوەندە ئەستور بێ یان دەرنەکەوێت یعنی لە ڕاستیە بەبێ شەرم پێتان ئەڵێم ئێمە چومانەتە ماڵی وا یان جاری وایە لە کۆڵانی وا ڕەت ئەبی یان ئەو ئافرەتە کە دێتە بەردەر هەموو گیانی لە ڕاستیە پێستەکەیشی ڕەنگەکەی دیارە ئەیوا چۆنە بێتی آخر ئەمەی کە ئەمڕۆ ناونراوە جلوبەرگی کوردی ئەمە کەی جلوبەرگی کوردیە ئەی هاوار کوا دایکەکانی ئێمە کوا داپیرەکانی ئێمە کەی ئەمانیان کردوتە بەر ئەمە کەی جلوبەرگە کە یەڵەکیەکە دایەتێ ئیمڕۆ جاران شەرواڵەکەیشی شۆڕ و ئێستا شەرواڵەکەیشی تا قاپەڕەقەیەتی ئەمە ئەگەر پیاو بیکات گشتی فیکەی لە یەکێشێ لە کۆڵانەکانە کە بۆ پیاو سونەتە تۆزێ شەرواڵەکەی کورد بێ بەس کچی ئەمڕۆ ئەڕوا بەناو کەلپەلی کوردیوە هەتاوەکو شەواڵێکی کوڵە کاتە پێو یەڵەکێکە کاتە بانی نازانم یەڵە قەزم یعنی قماشەکە یەڵەکیە و قۆڵی هەتا بنباڵی دیارە و ڕوود یعنی ئەمە کەلپەل کوردیە کورد ئاوایە کورد ئاوا بووە خۆمانە خەڵەتێنین بەڕێزانم ئێمە ملەتێکی پاک و داوێن پاک سیقەتان بێ وشەی زینا تەرجمەی نەبوو لە ناو کووردە هەر تەرجمەی نەبوو ئەوەندە ملەتەکە ئێمە پاک بوون یعنی تەرجمەیەکی کوردی نەبوو نەمان ئەزانی چی بڵێن بۆ وشەی زینا بەکاری بێنین چونکە وشەکە تەرجمەی نەبوو دەی ئێستا هەموو بەس بێ پەیا بووە لە ناو ملەتی ئێمە بەهۆی ئەو جلوبەرگە جوانانەوە کە ئەکرێتە بەر کاتی ئەڵێم جوان مەقسەدم هەیە مەبەستم جوان نییە بەس هەمەرۆ سەیر و سەمەرانەوە یعنی بەڕاستی ئەو جلوبەرگەی کە ئەکرێتە بەر ئەبێت جلوبەرگێک بێت پێستی ئەو ئافرەتەدا پۆشێ هەروەها حەسابیشی بۆ بکە خۆی باتە بەرخۆر زۆربەی جا لە ماڵا کاتی میوان دانیشتووە کاتێک تو دێیتە دەم دەرگا خێراتنیەکەی و زۆربەی ئافرەتان شەرواڵی یعنی دەرپێی کورتەکەنە بەڕاستی ئەرشیەیتەوە کاتی ئەیان بینی بەو دەرپێ کورتەوە دێت خێراتنی میوانەکە هەموو گیانی بەدەرەوەیە یان هەتا نیوەی ڕانی بەدەرەوەیە ئێمە کەی ڕاستە ئەمە چی سمعەتی ئێمە قبوڵەکە نازەم ئەو پیاوەیە مردووە غیرەتی نەماوە شەرەفی نەما خۆشی ئەی بینێ دەنگیش ناکات یان قۆڵی یان نیو قۆڵی ها بەدەرەوە دێت خێراتنی میوان ئەکات شتی سیر و سەمەرە نازان یعنی خۆدا پۆشینەکە زۆر ضرورە ئەبێ ئەو جلوبەرگە ئەستور بێت و ڕەنگی پێس و یان پێس دەرنەخات بە هیچ شێوەیەک چوارەم شەرت برا بەڕێزەکانم ئەبێ ئەو جلوبەرگە ئەبێ ئەو پۆشاکە خۆشەویستەکانم ئەبێ دڵب بێ یعنی مەبەستمان ئەوە بێت یعنی نەنووسێتە گیانیەوە سمت و ڕان و قات يعني بەڕاستی ئەمڕۆ على ئاساس محاجبەیە یعنی دڵمانش خۆشە بەخوا برا نیوەی کفری محاجبەیە کچە هەموو گیانی فانیلەیەکی کردوتە بەر نووسیاتە هەموو گیانەوە هەموو گیانی ئەوە ڕازاوەترە لەوەی کە ڕوود بێ بڕواتان بێ ئەو پۆشاکەی کە ئەمڕۆ ئەیکەنە بەر هەندێکە ئافرەت هەیە ئەو تەنورانەی کە ئەیکەنە پێ ئەو پانتۆڵانە و ئەو بەناومانتۆیە نازانم چی ئەکرێتە پێ لە ڕاستیە ڕووتیەکە لەوانەیە زۆر لەوە ئەهوەنتر بێ هەموو گیان دەرەخات جسمی حرەکاتی گیانی حرەکاتی سێنگی ئیتر گوایە ئێمە سەرنج ڕاکێشترە دەی ئەوە ئەبێت دڵب بێ ئەبێ ئاوا بێ حرەکاتەکان کاتی حرەکاتەکە یعنی گیانی دەرنەکەوێت
ئەوە فیتنەی ئەم ئومەتە و فیتنەی هەموو ئومەتەکان لەوە پێیا ئەبێ. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فیتنەی بەنی ئیسرائیل لە ئافرەتا بوو، فیتنەی جوولەکە و قەومەکانی دوای ئەوان لە ئافرەتا بوو، فیتنەی ئومەتی ئێمەیش بەرەو ئەوە ئەچێت. بڕواتان بێت زۆربەی گەنج کە نوێژ ناکە، زۆربەی گەنج کە فاحیشە ئەکا، زۆربەی گەنج کە ئەمڕۆ سەرخۆشە و بێهۆشە، خەوەری لە خۆی نییە، نازانێت دنیا شەوەیان ڕۆژە، زۆربەی زۆری لە 95 بەهۆی ئافرەتۆیە و بەهۆی کچۆیە، ئەوان بەسەرا هاتووە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ زۆربەی جەهەنم ژنانە. بۆ ئەفەرمێ زۆربەی ئەکثەر ئەهلی النار النساء، بۆ چونکە ئەو ئافرەتە ئەگەر خۆیشی زیناکە نەکا بەڵام زینا بە خەڵکە کات. پێنجەم ئەبێت بۆن لە خۆی نەدات. دەی بۆن بڕۆن بیخوێنەوە علمیەن بۆن چی بە ئینسانەکات. بۆن ئینسان سەرخۆشە کابراکانم، بۆن لە ڕاستیە یعنی زۆر سەرنج ڕاکێشە، یعنی نازانم ئەم هەموو سیفاتانە بە عەکسەکەیەوە لە زۆربەی ئافرەتانە هەیە کە دەرئەچن لە ماڵ کەلپەلیان ڕوتە، سەریان ڕوتە، ئەو جلوبەرگەشە کە بان هەنیە شوێنیانی داوە، بەڕاستی بانی نەدرایە باشتر بوو. یعنی قماشەکەی تەنکە ئەنووسێتە گیانیەوە، بۆنی ئەنواعی دا لە خۆی، دەمچاوی سوور و سپی کردەوە بە هەموو جۆرێک. ئیتر یعنی چیتر ماوە تۆ دژمنایەتی خوا بکەیت، چیتری ماوە؟ بەس پێم بڵێ لەکوێ ئیتر بەس ئەوە ماتفەنیە بگرێت دەستەوە لەگەڵ خوایە شەرقی وەکو فیرعەون. پیغمبر خوا صلی الله علیه وسلم افرمی ایما امرأة استعطرت فمرت على قوم ليجدوا ريحها فهي زانية. پیغمبر صلی الله علیه وسلم فرمی حچی ئافرەتێک بۆنی خۆش لە خۆی بدا بەلای کۆمەڵی خەڵکە بۆنەکەی بکەن، ئەوە زیناکەرە، یعنی زینای کردووە. ئەی خۆ مەرج نییە خۆی ئەنجامی بدا، ئەی بە خەڵکە ئەنجامێدا کە بۆنەکەی ئەکەن و سەرنجیان ڕاکێشێت بەلای خۆی. شەشەم برا بەڕێزەکانم لە مەرجەکانی دا باڵاپۆشی نابێ پۆشاکی پیاوان لەبەر بکە ئافرەت، نابێ نە پیاو پۆشاکی ئافرەت لەبەر بکە، نە ئافرەتیش پۆشاکی پیاو لەبەر بکە. یعنی نابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لەیسە منا. حەزەکەم ئەمە حەدیث کاتی ئەڵەی پێغەمبەر فەرمووی، کاتی فەرمی خوا فەرمووی، يعني أما الشريعة أما الدين أما مخالفة كردني جهنم مخالفة كردني خطرة. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي ليس منا من تشبه بالرجال من النساء ولا من تشبه بالنساء من الرجال. لا من نية لا أمة محمد نية داواي شفاعتي محمد نكا نيجي پیغمبر شفاعة بوبكا لقيامتا، يعني پیغمبر ليت بريئة أو كساني أو آفرتاني كالبلي خوان أشبهنن بياوانا وكالبلي بياو لبركن أو بياوانيشي كالبلي آفرتانا لبركن. لحديث كتاب پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لعن أبو هريرة فرمي لعن رسول الله صلى الله عليه وسلم الرجل يلبس لبسة المرأة والمرأة تلبس لبسة الرجل. بر لعنت پیغمبر كوتو صلى الله عليه وسلم. سيكس ناچنا بهشت ولا حديث كترا ثلاث لا يدخلون الجنة سيكس ناچنا بهشتو ولا ينظر الله إليهم يوم القيامة. خوايش لتريا سير أنك على الرجي قيامته. العاق والديه أويك سربيتي دايكو باوكي بكا أويك آزاري دايكو باوكي بدا. دوهم والمرأة المترجلة المتشبهة بالرجال أو آفرتيك بوشاكي بياوان لبرأكا ولا ساي بياوكات وكاتي الرئكا. والديوث وبياوي بغيرت أو بياوي كغيرتي نماوه. ديوث يعني بوچی ئێمە بیشارین و بێژین معناکەی نازان لەبەرەوەی دوای بێژن وڵا نەمانزانی گەوات. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ گەوات یعنی ناچنە باشتۆ ئەوەی کەوا شەرەفی نەماوە ناموسی نەماوە. ئەم سێ کەسە ناچنە باشتۆ پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم. ئەو کەسەی کە بەبەرچایەوە شتەکان ئەبینێت و دەنگ ناکات و بێدەنگە لە مناڵی لە ژنی لە کچی هەیە تاکەی یعنی بەهەشت بە چاو نابینێت با شەو و ڕۆژ بێتە مزگەوت و جەماعەت بکا لە مزگەوتە کە تۆ لەولاوە کچەکەت
ئەنێری زینا لەگەڵ خەڵکا بکات بە چاو خۆ مەرج نییە بە عەمەلی خۆی بیکات. حوتەم مەرج برا بەڕێزەکانم ئەلا یەشبەه مەلابیس الکافرات، ئەوەیە کە لوپەلەکەی لە کەلوپەلی کافر نەچێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم کەلپەلێکی دی لەبەر مسلمانێکە لەبەر سەحابەیەکە فرمووی ئەمە إن هذه من ثياب الكفار فلا تلبسها، فرمووی ئەمە کەلپەلی کافرەکانە تۆ ئتر مەیکە بەر، کەلپەلی کافر مەکە نەبەر. برا بەڕێزەکانم، برا بەڕێزەکان چی زەرورە ئێمە تەشەبوه بکەین بە فەڕەنساوە؟ فرە لەزەتیان بینیوە إن شاء الله یەک وتار تایبەت ئەکەین بۆ لەزەتەکانی ئەوان کە ئیسەحان لە چی خۆشیەکە با خۆشیەکانیان باسەکەین، نەکبەتی و قوربەسەریەکانی ئەوان باسەکەن. یەک وتار باسی ئەوەتان بۆ ئەکەم، ئەوان بەدەست چیوە ئەناڵێنن ئێستا، یە منیش بڕۆم کەلپەل ئەوان لەبەر بکەم، فرە شیرینن، فرە خوالیان ڕازیە، یعنی ئەوان چیان بەسەر چیوە ماوە؟ ئەو ڕۆژە لە قەناتێک لە ئەو قەناتی تازەی ئەبوو ظەبیە کە کراوەتەوە تەماشاتە کرد، ئافرەت لە مەعمەلا ئیشە کرد، ئافرەت شتی قورس کارتۆنی قورس، یعنی ئافرەت ئیشی پیاوەکە لای ئەوان، ئافرەت ئیسراحەتی نەماوە، ژیانی نەماوە، ئافرەت ئێستا بۆتە تجارەتی پێوەکری، ئافرەت شخصیەتی خۆی لە دەست داوە، کەسایەتی خۆی لە دەست داوە. ئێمە بۆ بڕۆین ئاسای ئەوان بکەینەوە. چیمان نوقسانە؟ ئایا پێشمانەخە؟ قسم بەخوا پێشمان ناخە. والله ئەگەر پێشکەوتن بە کەلپەلی ئەوان بێ ئەبێ ئەفریقا ئیسە لەسەر هەموو دنیاوە بن. ئەوان ئەفریقا کەلپەل نێ بیکەنە بەرە، هەر ڕوت و قوتن. بۆ یابان بوذا ئەپەرستن و لەسەر عەقیدە و بیرروباوەڕی خۆیان ئەچن، دەوڵەتێکیشن گشت دنیا ئاواتیەوەیە بەس جیازێکی یابانی دەستکەوێ. بۆ عالم وڵاتانی تر تەقالیدی خۆیان و دینی خۆیان و عەقیدە و بیرروباوەڕی خۆیان تەرک ناکەن، بەس ئێمە ئینگەرێ دینەکەی خۆمان بخەینە لا دینمان لێ زیاوە کاکە، ئێمە پێویستمان بە دین نەماوە، لێمان زیاوە. ئەخلاقمان بۆ چییە؟ ڕەوشتمان بۆ چییە؟ خێزان بۆچی بمێنێ؟ ئەخلاق بۆ بمێنێ، بۆ دایک و باوک بمێنێ، بۆ برا و خوشک بمێنێ، بۆ سڵەی ڕەحم بمێنێ، بۆ سەردانی یەکتری بمێنێ، بە ئەوانە نەمێنێ هیچ بێتە بەرەڵاخانە. ئیتر ئەو کاتە ئێمە چیمان زیان کرد؟ ئێمە چەند ملیۆن حیوانمان زیان کرد، هەر ئەوە ئەڕۆیە سەر ئەو هینە بەرنامە. فەرقی بینی ئینسان و حیوان چییە؟ عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاق و عەقڵ و ڕەوشتە. ئەیدا ئێگر ئێمە ئەمانەمان هەمووی لە دەستدا. هەشتم برا بەڕێزەکانم و ئاخر مەرج لە مەرجەکانی باڵاپۆشی ئەو کەلپەلەی کە ئەیکاتە بەر ئافرەت بێیان پیاو نابێ مەبەستی پێی ئەوە بێ خۆی دەرخا لە ناو خەڵکە. خۆ دەرخستن چۆنە؟ ئێستا ئەم ملەتە ئێمە نەوعێ کەلپەلەکانمان دیارە، ئەڕوا کەلپەلێکی ئەنتیکا کاتە بەر بۆ ئەوەی خۆی دەرخا. حتا پیاوانیش ئیسە بڕۆ تۆ کەلپەلێکی ئەوروپی یعنی ڕووسی بکەرە بەر و کڵاوی لێلار کەرۆ تەغینی ئەوان بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ومن لبس ثوب شهرة في الدنيا ألبسه الله ثوب مذلة يوم القيامة. هەر کەسێک کەلپەلی خۆ دەرخستن بکاتە بەر خۆی دەرخا، لە ڕەنگا بێ، لە شقلا بێ، لە شێواکە، یعنی گەرەکی بێ خۆی دەرخاوە سەر خەڵکە. ئیتر جاری وا هەیە کەلپەلەکە زۆر گرانە ئەوێ خۆی دەرخا، یعنی ئەم هەیەتی، یان جاری وا هەیە کەلپەلێکە کاتە بەر پینەی پێوە بێ، یعنی بۆ ئەوەی هەم خۆی دەرخا. یعنی ها من پیاوێکی باشم و کەلپەلێک کۆنە دڕیا ئەکاتە بەر و خۆی دەرخا، یعنی ها من پیاوێکی ساڵح و ئیماندارە. هەردوو شێوەکە لای خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە کەلپەلی زەلیلیە کاتە بەر ئەو کەسە و ئەمجا ئاگریشی تێبەر ئەبێ ثم ألهب فيه النار. بۆیە بەڕێزان ئێستا مەرجەکان دووبارە ئەکەینەوە بۆ ئەوەی کەوا بە کورتی بیزانین. یەکەم ئەبێ کەلپەلەکە هەموو گیان داپۆشێ. دووهەم ئەبێ خۆی زینەت نەبێ لە خۆیان. سێیەم ئەو پۆشاکە ئەبێت ئەوەنە ئەستور بێت کە پێست دەرنەخات و دیار نەبێ قاچ و قولی لە ژێرۆ. چوارەم ئەبێت دڵب بێ، یعنی هین بێ بە شێوەیەک نەنووسێتە گیانەوە جسمی دەرنەخا. پێنجەم بۆنی خۆش نابێ لە خۆی بدا بۆ دەرچوون بۆ دەرەوە، ئەوە ناڵێم ئافرەت لە ماڵە بۆ مێردەکەی خۆی بیکا لە ناو کوڕ و مناڵی خۆیان و کەسی خۆیان هیچ کێشەیەکی تیانی ئەوە. بالعکس پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵمان ئەدا کەوا دائما ئافرەتان لە ماڵا خۆشترین بۆنیان لێبێت بۆ مێردەکانیان. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ باسی وەصفی ئافرەتی ئیماندار ئەو ئافرەتەی کە شایستەیە تو بیخوازی ئەفەرمێ ئافرەتێک بێت هەر کاتێ
نزیکی بوویتەوە بۆنی خۆش بێتە لوتە. یعنی قەزی ئەو کاتار کەسێ ژنێکی وای بێ ئەوە خۆشبەختی دنیا و قیامەتە. بەس قوربەسەری ئەو کەسەی کەوا ژنێکێ لە ماڵە لە بۆنی ناخۆش زیاتر لێی نابینێ بەس کە دەرئەچێ ئەوێتە بەرەکەت بۆ ئەو خەڵکە. شەشەم ئەبێت کەلپەلەکە هی پیاوان نەبێت، یعنی کەلپەلێک نەبێ هی پیاوان بێ. حەوتەم ئەبێت کەلپەلی کافر نەبێت. هەشتەم ئەبێت بۆ شوهرەت و خۆ دەرخستن نەبێت. ئەمانە مەرجەکانی باڵاپۆشین کە خوای گەورە داوای ئەکات، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای ئەکات و ئەبێ ئێمەش بە قەدەری توانا بتوانین التزامی پێوە بکەین بۆ ئەوەی مجتەمع و کۆمەلگایەکی پاک و خاوێنمان بێ، کۆمەلگایەکمان هەبێ بەڕاستی خەڵک تاقەتی هەبێ علم بخوێنێ، خەڵک تاقەتی هەبێ فێر شتی چاک بێ، خەڵک هەوڵ بدا وڵاتەکەی خۆی بەرەو پێشە بووە. ئەی گەنجێ پڕ لە ناو مێشکی لە ڕسمی کچ و لە بەرەڵایی و لە ڕووتی و لە قاچ و لە لاق و لە سێنگ و لە مل و لە ئەمانە بێ، ئەو گەنجە چی خێرێکی تیا ئەبینیت و بەیانی گەرە چی دەرەجەیەک بۆ دەرکە، کچی علمێک وەرگێت، گەنجی ئاوا مێشکی پڕ بێ، کچی هەر خەڵکی خەریکی گەمە و گاڵتەکردن بێ لە قوتابخانە لەگەڵ کوڕانە و خۆی دەرخاو سێنگ دەرخاوە خەریکیەوە بێت چۆن ئەرزی خۆی بکاتە سەر کوڕانە و گەنجانە و چۆن سەرنجیان ڕاکێشێ بە ئومێدت هەیە ئەوە بتوانێت علم و تەکنەلۆجیا بە وڵاتی ئێمە بەدەست بێنێ. ئەو ئەمریکایی کە ئەیبینن براکانم ئیحسائیات کراوە کە 50,000 کەس ئەمریکا ئەباتە ڕێوە پێشێخا لە 300 ملیۆن خەڵک بەرڵاو بەدبەخت 50,000 کەس، ئەویش زۆربەیان خەڵکی ئەمریکانین لە ئەسڵا، زۆربەیان عێراقی و یابان هەرچی کەسێکی زیرەک و لێ هاتوو بێ لە دنیای ئەمریکا ئەیسێنێ لەوێ ئەیبا ئەوانە نەدەرئەچن، نەمەشغوڵی تەلەڤیزۆنن، نەمەشغوڵی فیلمی نازانم چین، نەمەشغوڵی سەیران و سەفرە و ئەوانە وڵاتەکە ئەبەنە ڕێوە، ئەوانە تەکنەلۆجیای وڵاتەکە پێشەخەن، نەوەک بەرەڵاکان و ئەبوو ڕەقس و سەما. گەنجی خەریکی ڕەقسکردن بێ و هەر خەریکی ژیانی بەخۆ دەرخستن و ئەم کەلپەلەکە ئەو کەلپەلەکە ئەوە کەی پێشەکەوێ. بۆش ڕئیسی ئەمریکا بوو ئەتان بینی ڕۆژێ کەلپەلێ لە بەریا بێ لە کەلپەلی مۆزەفێکی بەسیتی لای خۆمان بچێ، فەڕاشێکی لای خۆمان بچێ، قەت ئەتان بینی کەلپەلەکەی بەریتان ئەبینی؟ نەتەبینی کەلپەلەکەی بەری وتی کرا بێ جارێ. يعني ئەوان زۆر متەواضعن، ژیان لای ئەوان بریتی نییە لە خۆ دەرخستن و ئینکردن، ئەوانەیان توانیانە وڵاتەکە پێشخەن، ئەوانەیان حتا لەوێ ڕئیسێ ئەگەر یەک جار داوێن پیسی کردبێ نایکەن بە ڕئیسی خۆیان، نایکەن بە ڕئیسی خۆیان. بەڵام ئێمە هەر کەسێکمان دەستی دارگەیشتە دەستی ئیتر ئەبێ داوێن پیس بێ، ئەبێ هەموو شتێک خراپە بێ. ئێوا چۆن ئەبێ؟ ئەی وڵاتی ئاوا چۆن پێشەخرێ؟ ئەی مناڵ ئاوا پەروەردە بکرێ بەیانی ئەی کێ وڵات بواتە ڕێوە؟ کێ حکوومەتمان بواتە ڕێوە؟ کێ وڵاتمان سەرخا؟ کێ دیفاع بکە؟ کێ سەرباز بێ؟ کێ پێشمەرگە بێ؟ کێ خاوەن وڵات بێ؟ کێ ینی ئاخر ناوێت ئێمە وڵاتمان بەرەڵاکەین. ئێمە خۆمان ئەگەر فەوتیاوین لە ژێر نیزامێکی پێشوە، ئەی خۆ ئێستا ئێمە خاوەن خۆمانین، با مناڵەکانمان نەفەوتین. ئێمە ئێستا خاوەنی وڵاتی خۆمانین، با ئاوادانی کەینەوە، با جوانی کەینەوە، با بیڕازێنینەوە بە خواپەرستی، بە جوانی، بە پێشکەوتن، بە دەستپاکی، بە داوێن پاکی. یعنی تۆ لە ماڵ دەرچی ئەمین نەوی لە کچەکەت، لە ماڵ دەرچی ئەمین نەوی لە ژنەکەت، ئاوا وڵاتت پێ برێ بڕێوە. لە ئەوەندەی چەندێک ژن ئەهێنرێ لە وڵاتە دە ئەوەنە تەلاق بدرێ، ئاوا وڵاتە برێ بڕێوە. مجتمع و کۆمەلگا ئاوا ئەمینە بێ. تۆ ئەگەر ژنەکەت لەگەڵ تا خراپ بێ لە دائیرە ئەتوانی ئیش بکەی، لە شەریکەیەک ئەتوانی ئیش بکەی، ئەتوانی ئیشەکان بۆی تڕێەوە. بەڵام ئەگەر تۆ لە ماڵە ئەمین بیت و سقەت بە ماڵەکەی خۆت هەبێ و تەمین بیت، ئەو کاتە هەموو کارێکی پاک و جوان ئەتوانی ئەنجام بدەی. وهي بەڕێزانم ئەخلاق، إنما الأمم الأخلاق ما بقيت فإذا ذهبت أخلاقهم ذهبوا. يعني أمتكان أخلاقيان قري روشت أي قري أو أمتا أقر أخلاقيان نما تواو هر حضارة شارستانيتك لهر دنيا يا هبي إلا فساد روخانيتي، فسادي كتشو آفرت أو الروخانيتي همو حضارة شارستانية كاني دنيا، همو حضارة حتى حضارة إسلاميش لأندلس إما 6 قرن، يعني 600 سال إسلام حكمي أسبانيا وبرتغال ونيوي فرنسا أماني كرت 600 سال وباكترين وجوانترين شيء بلام كأخلاق كأفراد برلابو كروش نما حرب وقت شون رشبا بدال اشتيك أي با بدال خول بدال جايك
کە هەڵکەنرابێ ئەی با ئاوا وەک ڕەشە با هەڵکەنریان کاتی ئەخلاقمان نەما لە ئەندەلوس کەس نەیزانی وە یەک چاوتروکان دەرمانیان کرد لە ئەسپانیا و لە ئەندەلوس و لە وڵاتانە ئەخلاق و ڕەوش زۆر مهمە بەڕێزان ئیسا بۆ کافر مسەڵەتە بەسەر وڵاتی ئێمە چونکە ئێمە بەڕاستی ئەو ئەخلاقە جوانە خەریکە لەدەست ئەدەین نەگەڕێنێتەوە بۆ ئەخلاقە پاکە جوانەکەمان بە تەواوەتی بەس کە گەڕاینەوە سقەتان بێ هەموو دنیا چارمان ناکە هەموو دنیا بەرگەی ئیسلام ناگرێ بەرگەی مسلمان ناگرێ بەرگەی وڵاتێک ناگرێ ئەخلاقی جوان بێ هەر باس ئیسلامیش مەبەستم تەنها ئیسلامیش نییە هەر ئومەتێک پاراست توانێتی ئەخلاقی و ئەخلاق و ڕەوشتی گەنجانی خۆی و کچانی خۆی و وڵاتەکەی خۆی پاراستی بێ ئەو وڵاتە پێشەکەوێ ئەو وڵاتە ئەڕواتە پێشەوە یعنی من پێم خۆشە خۆزگا ئێمە دراسەیەکی شعبی یابان بکەین بزانم شعبی یابان چۆن معاملەکەن لەگەڵ ژیانە خۆ ئەوان بوذا پەرستن بتەپەرستن تا ئەمڕۆ خۆ ئەبێ دواکەوتوترین ملت بن ئەگەر بە پێی عەقیدە بێ بەڵام سەیرەکەی ئەوان تەقالید و عرف و عاداتی خۆیانیان پاراستووە ملەتێکن زۆر پابندن بە ئەوشتانەوە بۆیە سەیرەکەی لە عرف و عاداتەکانیان من مەدحی عەقیدەکەیان ناکەم بتپەرستی عەقیدەکەیان شەریک قراردانە بەڵام ئەخلاق و ڕەوشت و دابوو نەریتی وڵاتەکەی خۆیانیان پاراستووە داواکارم خوای گەورە ڕەحمان پێ بکاو عەفومان بکاو یا ڕەبی خوای بخاتم ناو پیرۆزەکانی خۆت ئەخلاق و ڕەوشتمان پارێزە یا ڕەبی لەوانە بین کەوا بەڕاستەقینەی دینەکەی تۆ تەطبیقەکەی لە خۆمانە یا ڕەبی خوای ئافرەتەکانمان خێزانەکانمان کچەکانمان خوشکەکانمان دایکانمان هەموو بگەڕێنەوە بۆ لای تۆ بەڕاستەقینەی پۆشاکێ لەبەرکەن کە تۆ پێت خۆش بێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە حیا و حورمەت و ناموسمان شەرەفمان پارێز یا ڕەبی یا ڕەبی خوایە دوورمان خەیتۆ لە هەر شتێ ناموس و شەرەفمان لە کەدارەکە یا ئیلاهە العالەمین خوایە ڕەحم بە مردوەکانمان بکە یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین بە تایبەتی ئەو مناڵەیش کە زۆر نەخۆشە و کە سوکاری داوای دوعای خێریان کردووە یا ڕەبی خوایە بۆ خاتم ناو پیرۆزەکانی خۆت شیفای بدە هەروەها هەموو ئەو نەخۆشانیش کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایە ئەوانەی کە احتیاجن پێویستیان بە شتێکە لە ژیانە کە احتیاجەکانیان پڕکاتەوە یا ڕەبی بە جوانترین شێوە کە قازانجی دنیا و قیامەتی تیابێ بۆیان خوایە بۆیان جێبەجێ بکەیت یا ڕەبی خوایە وڵاتمان پارێزراو بکەیت یا ڕەبی وڵاتمان بپارێزی لە هەموو خراپەیەک یا ڕەبی خوایە نەتەوەکانی ئەم وڵاتە بە عەرەب و بە تورکمان و بە کوردەوە یا ڕەبی خوایە هەمومان تەبا بکەی خۆشەویستی و برایەتی بخەیتە بینمانەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە کوردستانی ئێمە لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگرە لە هەموو خوایە لافاوێک لە هەموو بەڵایەک یا ڕەبی کە تیامانە ئەبا خوایە بمان پارێزی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناو پیرۆزەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئەوەی چاکی ئەوێ بە وڵاتی ئێمە چاکی بۆ بکەی ئەوەیشی خراپی ئەبێ هیدایەتی بدەی ئەگەر هیدایەتیش وەرناگرێ لە کۆڵمانی کەیتەوە ئێمەی لەبیر بۆیتەوە